5 مانگە هیچ گەنجێکی هەڵەبجەیی نەڕۆشتووەتە ناو داعش. ئێستا گەنجانی هەڵەبجەیی ڕۆژانە دەچنە ناو پەکەکە لە قەندیل. ئەمە ئەو زانیاریانن کە سەرچاوەیەکی باوەڕپێکراو بە ڕووداویدا. چەند گەنجێکی دیکەش هەوڵیان داوە بڕۆن، بەڵام لەلایەن کە سوکاریانەوە ئاسایش ئاگادار کراوەتەوە و لە بازگەکان ڕێگەیان لێ گیراوە و گەڕێنراونەتەوە بۆ هەڵەبجە. گەنجێکی 17 ساڵ یەکێکە لەوانە. ئەو قسەی بۆ ڕووداو کرد، بەڵام بەو مەرجەی نەناسرێتەوە. پێشەوەی هەر کەسێ بێ پەیوەندی بە قەندیلۆکات ژیانی بۆ ڕوونەکرێتەوە، کار و خەبات لەوێ چۆنە، لەوێش ئەو ماوە 3 مانگە کە تەمرینی تەواو بوو لەوێ، ئیتر دوای ئەوە بە ئارزومەندانی خۆی ئەتوان بڕە لێ بێتە ناو شاریە بڕاتە شوێنێکی تر. ژمارەی زۆر گەنج بیریە کردو بچێتە ناو داعش، بەزێمەوە وامان لێکردن هاتن ناو ڕێزەکانی ئەمە. لە 24 مانگی پێشوو گەنجانی وڵاتپارێزی کوردستان کە ڕێکخراوێکی سەر بە پەکەکەن لە سلێمانی کۆنگرەی خۆیان ساز کرد. 50 گەنج لە هەڵەبجەوە بەشدار بوون. بەشێک لەو گەنجانەی کە دەچنە نێو پەکەکە لە قەندیل کە سوکاریان ناڕازین. حملەیەک هەبوو بۆ چوونی کۆمەڵە گەنج بۆ ناو ڕێزەکانی داعش. خۆشبەختانە یەڵێم لە سنووری ئێمە ئەو مەسەلە کۆتایی هاتووە. ئێستا گرفتێکی وامان ئێستا شتەکان پێچەوانە بووەتەوە. ئەویشەوەی کۆمەڵی گەنج ڕۆیشتن بۆ ناو ڕێزەکانی پەکەکە. ئیش لەسەرەوەیەکەین بەڕاستی بێ ئاگاداری کە سوکاریان و بەو شێوەی کە ئێستا کرێت ئەوە نەکرێت و ئاسایشی شەو ئیشەی کردووە لای خۆیەوە. ئێمە ئاگادارین ئاسایش چەندین جار ئەو گەنجانەی لە سەیتەریەکان لە شوێنەکان گرتووە حیزی کردوونی هێناونی تەسلیمی دەستی کە سوکاری خۆیانی کردوونەتەوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی کە دراونەتە ڕوودا و 31 گەنجی هەڵەبجەی ئێستا لە ناو پەکەکەدان و 42 گەنجیش لە قەندیلەوە گەڕاونەتەوە بۆ هەڵەبجە. لە مانگی ڕابردووشدا یەکێک لەو گەنجە هەڵەبجەیانە لە کۆبانێ شەهید بوو. هەڵەبجە لانکەی چەند شۆڕشێکی یەک لە دوایەک بووە و چەندین تاوانی بەرامبەر ئەنجام دراوە. بۆیە هەمیشە ئەم شارە جێگەی سرنج و تێڕامان بووە. ئێستاش بە جۆرێکی دیکە هاوکێشەکە گۆڕاوە، بەڵام هەڵەبجە پێگەکەی خۆی لەدەست نەداوە و هەر جێگەی سرنجە. ڕەبین یار ئەحمەد، ڕوودا و هەڵەبجەی شەهید.